هیوا ئەکە بەرهەمێکی ئیتالی گرانتر بێ لە بەرهەمێکی ئۆکرانی لە پسکیدا بۆ نمونە. بەڕای من یەکەم شت دەوڵەتەکە، چونکە دەوڵەتی ئیتالیا زیاتر ناوبانگی هەیە وەک لە پۆڵەندا، براندەکەی مهمە بێزابط. بەڵێ و زائدەن لەوانەیە پاکێجینگەکەی شکلەکەی مەسەلەن جوانتر بی، ناومقەبایەکی بی، یانیش ناقودیەکی بی، ئەوەش بۆ دەکات سعری گرانتر بی. ئەو دوو شتە بە مەشکم دادێ و تامیشی زۆر باشە. مامۆستا خەبات ڕاستێکی یەکێک لە وترا مەوزوعی براندەکە دەورە بینێ بە دەرەجەی یەک دوو عملەی ئەو وڵاتە کە با بڵین شتەکانی پێ بەرهەمە هێنرێت سەبوون با بڵین لە ئیتالیا یان لە ئەڵمانیا کە یۆرۆیە بەراورد یەکی بە عملە بوون لە کوردستان کاتێک کە زانی سعری ئەم شتە گرانە بێ. دووەم ئەمام خاڵی دووەم خاڵی سێمیان مۆزوعی کری گواستنەوەی شتەکە، هەرچەنە شتەکە ئەوکو جەنابە باسی کرد لە حەجما بچووک دروستەکرێت لە پێناوی ئەوەی شوێنی کەم بگرێت لەبەر ئەوەی کارتۆنێک لە جیاتی ئەوەی گواستنەوەکەی $10 بێت با بڵین 24 عەدەدی تایە، ئەگەر بە گەورەی دروست کرێ و کاتە جێگەی ڕەنگە 15 دانەیان 12 دانی تیا بێتەوە، ئەو کاتە کرێکەی دوو بەرامبەرە بێت و سیارەکەی لەسەر کڕیار گرانترە بێت. ئەگەر بەوتێکی بە ئۆکرانیا عملەکەی نزمترەوە لە ڕووی منتیقەی جوگرافیەوەشەوە نزیکترە. زۆر ڕاست. بەڵێ کاکیوە. السلام عليكم باش مامۆستا گیان. علیکم السلام. سلام لە جەماعەتیش. بەڕای من دەستی کار ئەگەر لە وڵاتی زۆر بیتن ئەو هەرزانیش بیتن لە بە پێی وڵاتەکان دەوەرە بۆن من ئێستا کۆمپانیا چوچی ئەپڵ لە سین بەرهەمەکانی دەبەستیتەوە پێکەوەی دەبەستیتن لەبەرەوەی دەستی کار زۆرە لە ئەندەرێ و هەرزانیشە. دەستخۆش. بەڕای من ئەوێ. دەستخۆش. کاک نورەدین. بەڵێ ئوستاز وڵا ئەو بەڕێزانە بەخۆی چەند خاڵێک بوو دوو خاڵیان جواب داوە، بەڵام ئەوەی ئەمن زۆر تەرکیزی دەخکەمە سەر یەک لە خاڵەکان کوالێتی مەوادەکەی، کوالێتی یعنی جۆری مەوادەکەی، ئەوە جۆری مەوادەکەی و هەندێک شت هەیە براند مارکەیە لە سەعر ناکەوی لە هەر وڵاتێک بی. ئێستا هەندێک شت هەیە ئێستا بۆ نمونە جۆری سیارەکان، ئەو سیارانێک کە گرانبەهانە براندن مارکەنە لە هەموو دنیای عالەمیە، یعنی لە هەموو دنیای ئەو سیارە کە گوتت مارکەی مەسەلەن بۆرس منونە گوتت مارسیدس یان BM ئەوانە مارکەنە لە هەموو دنیای ئیدی پۆرش و ئەوان دیکە دێتە ئەوانە وەدەکا یەکەی لە ئەوەکەیکە ئەوەش چیە معنایەوەی کوالیتی ئەو شەریکەی ناوبانگەکی دەرکردیە لە قەدیمەوە شتێکی وا بۆ شتێکی باوەڕ پێکراوە. ئەوەش یەک لە خاڵەکانە کە زۆر کاریگەری هەیە لەسەرەوە کە دەرێ ئەوە فلانە ئیفلانە وڵاتیە ئەو براندەیە یەکسەر شتەکە دیار دەبی لە گەشتەکانی تر لێ جیاواز دەکەێتەوە. ئەوەش یەک لە خاڵەکانە. دەست خۆش بە. بەڕێزان مەوزوعی مارکێتینگ سەرنجڕاکێشە و پێم وایە زۆر کەس حەزی لە مارکێتینگ هەیە. اینجا ئەم بابەتەش ئێستا باسمان کرد پەیوەندی بە مارکێتینگەوە هەبوو. هاوکات ئەمە یەک شتان پێ بڵێم، ئێستا ئۆکرانیا کۆمەڵە پسکیت ئەنێرێ بۆ نمونە پسکیتەکان لە کوردستانە ئەفرۆشترێن. یەکێ لەو شتانی تێبینیم کردبوو ئەوە بوو پاکیجینی بەرهەمە ئۆکرانیەکان زۆر قەڵبە، واتە بۆ نمونە جۆرە پسکیتێک ئەنێرێ تامی زۆر خۆشە، یەک پاکەتی گەورە وتم بەچەنە ئەوە بە 4000. ئەگەر یەک لە سەردەی ئەوە هەر بەو تامە هەر بەو کۆلیتیە ئەڵمانیا دروستیکە اینجا لەوە چێ بدرێ بە 3000 و 4000. یعنی ئەگەر ئەوە معمەلێکی ئەڵمانی پاکیجینی بۆ بکە بە تەئکید ئەو 4000 ئەیە بە نزیکەی 20000. یەکێک لە هۆکارەکان ئەم پاکیجینەیە. اینجا طبعا بەچی تۆ براندەکەش باشە بێ، یەکێک لەو هۆکارانش واکە براندەکە و شخصیەتی هەبێ پاکیجینەکەیە. بۆ نمونە تۆ ئەچی لە چین معمەلە دانەی دەفتەر دروستەکەی، دەفتەرێکی بەرگێکی جوانی هەیە، تەلەکەی زۆر باشە، کاغەزەکانی لێ نابێتەوە، ڕستنی سەربەرگەکان هەموو سەرنجڕاکێش و پۆلیتیە. ئەمە لەکوێش کە ئێران ئەو ساشتیوای زۆر دروستەکرد، دەفتەرێکە بەرگەکەی وەکو کاغەزەکەی ناوێتی 2 ڕۆژ بەدەستەوە بێت لێ ئێرێتەوە. بەڵام تەنها ئەمە نییە کۆلیتەکەی خراپە، ڕسمی سەر بەرگەکە هیچ سەرنجڕاکێش و جوانێکی نییە.
ئێستا زۆر جار تۆ مناڵە گەبی دەفتەرێکی بۆ ئەکڕی لەبەر پاکیجینی دەفتەرەکە ئیکڕێت پاکیجینها چەند تەئسیری هەیە. بۆیە خۆشەویستان ئێمە کاتێک ئەڵین بەڕێوەبردن ئەبێ ئەم کەسە کە بۆ نمونە تۆ بەڕێوەبەری سەرچاوەی مرۆیی ئیشێ ئەکەوێتە شتێکی تر تۆ ئەبێ بچی ئەمە مناقەشەی لەگەڵ کەسێکی کار بکەی. بۆ نمونە مناقەشە لەگەڵ بەشی مارکێتین ئەکەی ئەڵێ بۆ نمونە ئەم کارتۆنانە نەفسیەن مڕعیبە، یعنی کەسێکە ئیشەکە لەم مەخزەنە لەم کارگەیە ئەم هەموو کارتۆنانە هەموو ڕەنگێکی ناشرینیان هەیە وا ئەکا کرێکارەکانمان زەوق و تاقەتی ئیشکردنیان نەمێنێ. بەڵام ئەبێ بەشی مارکێتین لەوێ بڕیار بە پاکیجینەکەی وا لێ بکە بەلایەنی کەمەوە یەکەم خزمەتکەی کە خزمەتی کارمەندەکەی خۆیەتی کە تاقەتی هەیە ئیشکا لەگەڵ ئەو جۆرە شتە. کەواتە مەوزوعی بەڕێوەبردن حەساسە، زۆر جار وتوریایی بیرکردنەوەیەکی باش بە زەوق و شەوق و بە سەبر و بە تەحەمل ئیشکردن لەگەڵ شتەکە وا ئەکات تۆ ئیشەکەت زۆر بەرەو پێشەوە بڕوا. بۆیە بەڕێوەبەری سەرچاوەی مرۆیی خەمی کەسەکانی ئەخوا ئەو کەسانی کە لەوێ ئیشەکەن، بەڵام ئەکرێ ناچار بێ پەنا بەرێتە بەر بەشەکانی تر داوایان لێ بکە. بۆ نمونە تۆ لە ڕێخستنی شوێنەکە بەڕێوەبەری سەرچاوەی مرۆیی ئەزانێ هیچ کرێکارە حەز ناکات لەو شوێنە ئیشکا یان هیچ مۆزەفێ حەز ناکات لەو جۆرە ژوورە لەو ڕەنگە لەو جۆرە خزمەتگوزاریە ئیش بکە. بۆیە ناچارە بەڕێوەبەری کۆمپانیاکە خاوەنەکان قەنەعەت پێ بێنێ کە کارمەندەکانی ئەبێ شتێکیان بۆ بکەن بۆی حەزکەن بەردەوام بن، بۆی حەزکەن ئیشکەن، نەفسیان پاڵنەریان هەبێت. کەواتە خۆشەویستان ئەرکە سەرەکیەکانی بەڕێوەبردنی سەرچاوەی مرۆیی ئەم چوارەیە دوایی تکای دێتانە پرسمەوە پێشەوەی دینووسی لە مێشتی خۆتا بیرێ بێ هەر ئەزانی چی بکە بۆی لە بیرێ نەچێتەوە. کەسێ ئێنی دایەمەزرێنی تۆزێ تەمرینی پێگەی فێری ئیشەکەیەکی باشە پارەیەکی بۆ بڕیتەوە کە بمێنێتەوە، خەڵاتێکیشی بۆ دیاری ئەکەی بۆ ئەوەی هانی بی هەر بە سادەی ئاوا بێنە پێشای خۆ نمونەیەکی سادە بۆی ئەرکەکانە لە بیر نەچێتەوە. خۆشەویستان ئێمە ئەرکانەمان لە بەڕێوەبردنی سەرچاوەی مرۆیی هەیە، بەڵام بۆ هەموو کارێک هەر ئەم چوارەیەمان هەبوو کە ئەمڕۆژ باسم کردەوە. بەڕێوەبەرێکی سەرچاوەی مرۆیی پێویستە شارەزایی لە چیا هەبێت؟ تکایە بەشدار بن لەگەڵم کێ تا ئێستا بەشداری نەکردووە. بەڕای تۆ ئەبی بە بەڕێوەبەری ئەو کەسانی کە لەو شوێنە ئیشەکەن پێم بڵێ ئەبێ ئەو کەسە چی بزانێت. کێ تکایە تا ئێستا بەشداری نەکردووە بە ئەوانی کەش بەشدار بن لەگەڵمان. تۆ ئەبی بە بەڕێوەبەری سەرچاوەی مرۆیی پێویستە شارەزایی لە چیا هەبێت؟ سڵام مامۆستا. سڵام فەرموو. زۆر سپاس. من پێم وایە دەبێ شارەزایی لە هەموو بارەکاندا هەبێت، بە تایبەتی بۆ نمونە ژمێریاری، مارکێتینگ، هەموو بارەکان کە پێویستە. واتە بەڕێوەبەری سەرچاوەی مرۆیی ئەبێ شارەزاییەکی قوڵنا شارەزاییەکی بەلایەنی کەمەوە لە هەموو بەشەکانی دەستگاکە هەبێت. واتە شارەزایی بەڵێ شارەزاییەکی گشتی هەبێت، زۆر نا بەڵام گشتی بەتا هەبێت. لە چیە؟ لە بەڕێوەبردنە. باش شارەزاییەکی گشتی لە بەڕێوەبردنە هەبێت، نەک تەنها بەشەکەی خۆی شارەزا بێ و ئاگای لێ نەبێ بەشی تر چۆن ئیشەکات. دەست خۆش شارەزایی گشتی لە بەڕێوەبردنە. کەی تر بەڕێزان؟ کەی تر؟ کە ئەوانەی کە ئەمڕۆ بەشداریان نەکردووە لەگەڵمانە شت زۆرە بیڵێ یەک دانەمان پێ بڵێ. تۆ ئەکەین بە بەڕێوەبەری سەرچاوەی مرۆیی ئەبێ شارەزایی لە چیا هەبێت؟ لێ چەند دەقەیەکمان ماوە بەڕێزان. سلام علیکم. باش مامۆستا. عەلەیکم سەلام. سەرچاو فەرموو. باش بەس تخوا پرسیارەکە دووبارەکەیەوە. کەسێک ئەبێ بە بەڕێوەبەری سەرچاوەی مرۆیی ئەم کەسە پێویستە شارەزایی لە چیا هەبێت؟ مامۆستا لە ڕووی ئیداری یان لە ڕووی معنەوی؟
حەت جۆرە شتێک تۆ بە پێویستی ئەزانی. ئێستا بۆ نمونە کەسێک گەێنی ئەڵەی تۆ سەرپەرشتی ئەم خەڵکەم بۆ بکە، ئەبێ ئەم کەسە لە چیا شارەزا بێت؟ مامۆستا یەکەم جار شێوازی هەڵسکەوتی لەگەڵ بەرامبەر بابرێن تەعاملی لەگەڵ خەڵکەکەی خۆش بێت لە ڕووی کۆمەڵایەتی، هەڵسوکەوت شێوازی قەناعەت پێهێنانی ئەو خەڵکەی کە سەرپەرشتیان دەکا بتوانی کە بابرێن فەن و ئیقناعی هەبی لۆ ئاراستەکردنیان یان لۆ قەناعەت پێکردیان لە بوارەشیان لۆ ئیششی بەڕێمنەوە حاڵەشی زۆر زۆر گرنگە. وایە زۆر ڕاستە. چیتر بەڕێزان پێیان خان فەرموو؟ بەڕێی من فەنی ناسینی کەسەکان زۆر زۆر مهمە، یعنی ئوسلوبی تەعاملیان لەگەڵیان ئەوەی کە کاکەبار گوتی ئەویش زۆر زۆرورە و جیا لەوەش مەسەلەن ناسینی کەسەکان لە ڕووی مەسەلەن سەمعی و بەسەڕی ئەوانش زۆر مهمە. بەڵێ ناسینی جۆرەکانی کەسێتی، ناسینی ئەو کەسانی لە بەردەستای ئیشەکان دەستخۆش. چیتر بەڕێزان؟ مامۆستا بەڵێ فەرموو. مامۆستا دانانی شەخسەکان لەو شوێنانی کە بابرێن ئەو شەخسە بەپێی ڕەغبەت و حەزی خۆی دەتوانێت ئیشی لێ بکە. کەواتە پێویستە شارەزایی لە چیا هەبێ بۆی بتوانێت ئەوە بکە؟ مامۆستا باڵێن شێوازی خوێندنەوەی حەزی کەسەکە، ئەو کەسە لە چ بوارێک شارەزایە، لە چ بوارێک دەتوانی خزمەت بکات، لە کایەک یان لە چ پایەک لەو ڕێکخراوە یان لەو دەستگا یان لەو کۆمەڵی دەتوانی لە بواری خۆی خزمەت بکات کە هەم حەزی لێیە و هەم دەتوانی بابرێن زۆرترین جوهد و ماندووبوون بکات. دەستەکان خۆش بن. دەست خۆش. کاک شاڵاو مامۆستاگان سڵاو لێبێ. سڵاو لە تۆش. سەلامت. بەڕای من ئەگەر باشترین شارەزایی یەکەم هونەری گفتوگۆکردن بزانێ، دووهەم چارەسەرکردنی کێشە، سێهەم شتێک بتوانێت لیدینگ کەواتە سەرکردایەتی ئەو گروپە بکە. دەست خۆش. هەر ئەوە نە مامۆستاگیان لای من سەرکردایەتی. بەڵێ بەڵێ ئەمە خۆشەویستان ئەوانەی کە ئێوە ئاماژەتان پێکردن هەموو بابەتی گرنگ بوون و ئێستاکە ئەیبیننەوە کە چەندێکیان لێرە ئاماژەیان پێکراوە. هەموو شارەزایەکی پرۆفێشناڵی HR ئەبێ شارەزایی لەم بوارانە هەبێت. یەکەمیان ریکروتینگ، واتە ئەو بنچینانی کە پێویستە هەموو شارەزایانی بەڕێوەبردنی سەرچاوەمرۆییەکان بیانزانن. یەکەمیان ریکروتین. ریکروتین واتە چی؟ یعنی ئەوەی کە تۆ خەڵکێک بێنی ئیش بۆ بکات، دایمەزرێنی. پاشان دامەزراندن چییە؟ تۆ چۆن دیعای بۆکەی، چۆن هەر لە سەرەتاوە پلانی بۆ دائنەی، چۆن خەڵک هەڵە سەنگێنی، چۆن ئەزانی ئەم کەسە بۆ ئەو ئیشەشێ، چۆن ئەزانی تۆ جارێ ئیشێکە پێویستە کە ئەبێ کەسێ بۆ بکە و ئیتر دامەزراندن بە چه قانونە دامەزرێنی، چەندێ پارەی بۆ بڕیتەوە، چه عەقدێکی لەگەڵا ئەکەی. هەموو ئەمانە پەیوەندیان بە دامەزراندنەوە هەیە. هەموو شارەزایەکی HR بێ خەبیر بێ لەم بوارە کە ئێمە بە وردی ئەمە ئەخوێنین، چکە شتێکی سەردەمیانەی گرنگە. تۆ ئەگەر ئەمە نەزانی، نە ڕۆڵ ئەزانی وەزیفەکانی ڕۆڵێک چییە، نە ئەزانی چۆن کەسێکی شیاری بۆ بەیان. پرفۆرمنس جێبەجێکردن، تۆ ئەبێ معلوماتی تەواو هەبێ لەسەرەوەی کارەکان چۆن جێبەجێ بکرێن و ئەمەش زۆر جار بە ئەزموون نەکرێ. یعنی تۆ ئەگەر ئێستا بە من بڵێن وەرە دەستگایەک بەڕێوەبەرە، داوایان لێ یەکەم کە یەکەم جار بێڵن لەناو دەستگاکە من هیچ نەکەم، بەس بچم دیراسی دەستگاکە بکەم، بزانم چۆن جێبەجێکری، شەکانیان چۆنە، لای خۆم تێبینی بکەم. من نمونەیەکتان بۆ هێنمەوە، نمونەیەکی جوان لە بەڕێوەبردن. لە یەکێک لە قوتابخانە نمونەیەکانی کوردستان بەڕێوەبەرێک دائەمەزرێنن، بەڕێوەبەری نوێ دائەمەزرێنن. بەڕێوەبەرە نوێەکە لە ماوەی 1 ساڵە زۆربەی ئیشەکان ئەیاتەوە دەست جێگری معاون مدیر، باشە جێگرەکە، و زۆربەی ئیشەکان بەوەکە ئەڵێ ئەم بەڕێوەبەرە چی کردووە؟ هەموو ڕۆژێ دەفتەرێک و قەڵەمێکی هەڵگرتووە، بە دەوری قوتابخانەکە 1 سوورەیەقاوە، چووەتە قاوشی مەکتەبەکە، سەردانی هەموو پۆلەکانی کردووە، سەردانی هەموو کارمەند و مامۆستاکانی کردووە لە کاتی ئیشەکانیانە، تێبینی وشتی بۆ خۆی نووسیوە و بڕیارەکانی هەمووی لە ڕێگەی مەعاونەکەیەوە دەکرد.
بۆ ئەوەی قوتابخانەکە گۆڕانکاری گەورەتیا ڕوونەیە وەکو سیستەمی ساڵی پێشووتر کە سیستەمێکی باش بۆ بڕۆ بەڕێوە بەڵام ئەم ئەوێ باشتریکە ئەڵێ یەکێ لە مامۆستاکانی گێڕە ئەیوت لە خەیاڵی منە ئەم کابرایە هیچ ناکە یعنی نەمەزانی مە چیە وەرەقەیەک ئەگرێ بەدەستی و قەڵەمێک وەگەڕێت و شتە نووسێ و هیچ تر ناکە ئەگەر شتێکی ضرور بێ بە مەعاونەکە ئەڵێ ئەڵێ بەڵام ساڵی ئایندا کە قوتابخانە کرایەوە بە پلان و بەرنامەی قوتابخانەی کردەوە زۆر جێگای سەرنج ئەمە چی کردو ئەم نەفەرە ئەم نەفەرە یەکەم جار هەوڵیاوە لە دەستگاکە تێبگات شێوازی ئیشکردنی دەستگەر نەهاتووە یعنی بەڕاستی ئەمە نابێت نەفسیمان بێت نەفسی زەین چییە نەفسی ئەوەیە کە پێی خۆشە پێی بڵێن بەڕێوەبەرە پێی خۆشە ئەمرکە پێی خۆشە خۆی بستەپێنێ هەمومان لەوە چێ لەو جۆرە بەڕێوەبەرانەمان بینی بێت کە ئەوانە بەڕێوەبەری فاشکلن تۆ ئەبێ خاوەنی پلان و بەرنامە بی گرنگ نەبێ بلاتەوە خەڵک تۆ بە مهم سێکایان نا گرنگ ئەوەیە دوایی بڵێن ئافرین ئامەیە دەستگا بێ ئەوە بەڕێوە خەڵک بۆ چیەتی تۆ هەلوەستی خۆتی بۆ خەڵک ئەوەیە وێت دوایی وا بەڕێوەی بەری لا ئیرادی شەکانی خۆی بە جوانی بکە پێی خۆش بێ بیکە جا شتێکی تر کە پێویستە بەڕێوەبەر شارەزایی تیایە هەبێ ڕاهێنانە لێرە ئاماژەیە بەوە بکەم ڕاستێکی چ حکوومەتی هەرێم چ ڕێکخراوە دەوڵەتیەکان هاتن لە کوردستان کۆمەڵێ دەوراتیان کردەوە بە ناوی ترینین و پارەیەکی زۆریشان سەرف کرد ئەکرێ بڵێن هەنێکی جێی گرتو و هەنێکی جێی نەگرتوە دواییش ئەو دەستگا و پەیمانگا و سنتەر و شوێنانەشی کە تایبەت بوون بە پەروەردانی مرۆیی ئەوانیش هاتن لەسەر ڕاهێنان کاریان ئێستا بەکوی گشتی من ئەتوانم قسانە بکەم لەسەر ڕاهێنان یەکەم هێشتا ڕاهێنان لە کوردستان نەبووەتە پیشە ئەمە کارەسات من لە 2002 هەتا ئێستاکە 19 ساڵەوەیە من سیمینار پێشکەشەکەم بەڵام نەمتوانیوە ڕاهێنەرێ بم ئیشی من بەس ڕاهێنەری بێت کەواتە وڵاتەکە زۆری ماوە پیشەکەی منیش زۆری ماوە یعنی معقول نییە لە 19 ساڵ تۆ ئیشت دەورات بێ ئیشت ڕاهێنان بێ بەڵام نەوتوانی بێ ئەم ڕاهێنانە ببێ بە فیشەی سەرەکیت یعنی تر تۆ پێویست نەکابێت لەوە بەس ئیشت ئەوە بێ ڕاهێنان کەواتە لای ئێمە ڕاهێنان هێشتا خۆناغی زۆری ماوە بیبڕێ ئەبێ وای لێبێ هەنێک کەس ببینی ئەمانە بەس ڕاهێنەرن لەسەر ڕاهێنان نەژین هیچی تریش ناکەن بەس ڕاهێنەریەکە کە لە کاتێکا لای ئێمە دکتۆرە و ڕاهێنەرە مهندسە و ڕاهێنەرە مامۆستای زانکۆی و ڕاهێنەرە مامۆستای مەکتەب و ڕاهێنەرە ڕێکخرا و کۆمپانیا ئابابەڕێوە و ڕاهێنەرە واتە ڕاهێنەرایەتی ئەگەر بە جوزئینەیکە ناتوانێت خۆی بۆ یەکلایی کاتەوە چونکە نە دەرامەتی ئەوەیە نە وڵاتەکەش بە ئاستایە ئەمە تێبینێکی کارەسات بار لەسەر ڕاهێنان کارەساتێکی تر ئەوەیە ئەو دەستگایانەی ڕاهێنەریان پێگەیاندووە نەهاتوون خەڵکی شارەزا بێنن بڵێن ئێوە شارەزان وەرن با فێرتانکەین چۆن خەڵک فێر بکەن بڕۆن شارەزایەکی خۆتان فێری خەڵکن هاتوون لەگەڵەوەی ڕاهێنەری زۆر باشمان هەیە لە کوردستان بەڵام هاتوون چیان کردووە کۆمەڵی خەڵکیان هێناوە خەڵکەکان لە ئەسڵا هیچ ئەزمونێکی وایان نییە بەڵام ئەیانکەن بە ڕاهێنەر ئێستا مەسەلەن گەنجی وامان زۆرە ئێستا پێمان گەیاندووە ئەتوانێ قسە بکە سیمینار پێشکەشکە محازەرە بە تەدریب بە خەڵکە بەڵام خۆی نە ئەزمونی هەیە نە شارەزایی هەیە واتە بەس لێ هاتووی قسەکردن و ئەمانەی هەیە یعنی بۆ نمونە لێ هاتوو ئەتوانێت پاکیجێک ئامادە بکە ئەتوانێت دەرس بڵێتەوە ئەتوانێت قسە بکە بۆ خەڵک بەڵام خۆی نەهاتووە ئەزمونێک فێر بێ بۆ ئەزمونەکە بگەێنێ کەواتە ڕاهێنان هێشتا کارەساتە بەڵام سوپاس بۆخوا هاوکات ئیشی زۆر باشیش کراوە کەسانێک لە کوردستان توانی بیانە خەڵکانێکی زۆر پەروەردە بکەم توانی بیانە یارمەتی خەڵک بن لە بەلایانی کەمەوە کێشکەوتنێک بەخۆیەوە ببینێت بەڵام وەکو ڕاهێنانی دەستگا و کۆمپانیاکان ئەوە ئێستا سەرەتای ئیشکردنە ئومێد دەکەم لە کوردستانە
ئەمە زۆر پێشکەوێت چکە بەڕاستی زۆر پێویستمانە ئێستاکە زۆر مارکێت زۆر کۆمپانیا ئەسڵەن زۆربەی دەستگا حکومی و ناحکومیەکان پێویستیان بەوەیە جارێ ئەو کەسی لە پرسگەکەی ئیشەکە تەدریبی پێ فێری ئەکەکێت و ئوسلوبی قسەکردن و تەعامل و مانەی بکەن ئەمە بە چیەکرێ بە ڕاهێنانەکرێ بە ڕێزان ئەمە ناکرێت تۆ نەفەرێ بێنی 10 ساڵی یەکەم و دوم خەڵکی لێ بتۆرێنێ بڵێ وەڵا دوایی ئەزمون پیاکات دوایی زەرر لێ ئەبێت تۆ ئێستا کە کەسێک یێنی ئەیکەی بە کەسێکە لە پرسگە بێ ئەبێت دووسێ ڕۆژ خۆ لە پرسگەکە لەسەر کورسێک لەو لاوەدانیشی چاودێری بکەیت پێی بڵێ ئەمەت باشکە ئەوەت باشکە ئەوەت باشکە پێی بڵێ ئادی من ئێستا تەلەفۆنێکە بۆکەم چۆن جوابیتەوە پێی بڵێ ئادی من ئێستا ئێمە ژوورەوە تۆ چۆن هەڵستەوە لەبەر ئەگەر ڕاهێنان نەگەشتۆتە ئەوەی ئەم ئاستەی کە تۆ ئەمە بنێری بۆ دەورەیە یان بڵێ بە کۆمپانیا کەسێکی باش و ڕاهێنراوە بۆ بێنێ تۆ خۆت ناچاری ئەو کارە بکەی ئەگەر خۆت شارەزایی هەیە خۆت شارەزایی نییە بڕۆ کەسێ بێنە کە شارەزاییکی باش هێت بۆ نمونەچیتە دەستگای ئەو کەسی لە پرسگەکەی زۆر لێ هاتووە تۆ ئەتوانی بۆ کەسە بڵێ تکایە تۆ ئەتوانی مەسەلەن 1 سەعات کاتمان بیتێ چییە وەڵا کارمەندێکی نوێمانەیە ئاینێرین بۆ لام کۆمەڵێت تێبینی ئامۆژگاری بەرێ یعنی زۆر زۆر بە سادەیی ئەگەر بم طریقەیەش ئەکرێت تۆ ئەبێ ئیلا لە بواری ڕاهێنانە شارەزابی کە چۆن ڕاهێنان بە کارمەندەکانت ئەکەیت